شک دەخەینە سەر دوو بابەت کە دوو بابەتی زۆر هەستیار و گرنگن بە نیسبەتی خوشکان و دایکانمان و برایانیشمان لە ساحەی حەیات و ژیان. تەوەری یەکەممان ئێمە وەکو تاکێکی موسڵمان، وەکو تاکێکی باوەڕدار، وەکو کەسانێکی خاوەن پەیام و ڕیسالەت ئەرکمان چییە لە بەختەوەرکردنی خێزان و چۆن بتوانین ببینە هۆکاری بەختەوەری خێزان لە کۆمەڵگەدا و چ بۆ دەوروبەری خۆمان چ لە دەرەوەی خۆمان. پاشان دوای ئەوە چینە قۆناغێکی گرنگتر کە قۆناغی کاریگەری و بەشداریمانە لە کایەیەکی هەرە گرنگی کۆمەڵگە کە کایەی سیاسیە. خوشکە بەڕێزەکانم، برایانی بەڕێزم، بەختەوەری خێزانی موسڵمان، بەختەوەری خێزانی باوەڕدار لە بەهەشتی دنیا، واتە چۆن ئێمە خێزانەکانمان ببنە هۆکارێک ئەوەی کە لەو دنیایەیە بەهەشتێک کە شیاوی کەسێکی موسڵمانە بۆ خۆی بەدی بێنێت. پاشان واتە ژیانی ئەمڕۆمان بکەینە هۆکاری ئەوەی بەهەشت، یعنی بیکەینە بەهەشتێک بۆ خێزانەکان و ئەم بەهەشتەش ببێتە بنەمایەک بۆ ئەوەی لە داهاتووشە، واتە لە ڕۆژی دواییشە هەر ببینە خاوەنی ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار مژدە دەدات بە موسڵمانان. جا بۆ چوونە بابەت و باسەکە، برایانی بەڕێزم، خوشکانی خۆشەویستم، زۆر گرنگە کاتێککە ئێمە دێین باس لە منهەجیەتی خۆمانەکەین لە ژیانە، گەورەترین و گرنگترین سەرچاوە کە پشتی پێدەبەستین قورئان و سوننەتە. بۆیە بۆ باسکردن لە خێزان و ڕۆڵی هەر یەک لە ئافرەت و لە پیاو لە بەختەوەرکردنی خێزاندا بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوە پیرۆزە. خوای پەروەردگار دەفەرمێت کاتێکە باس لە تاکی مرۆڤەکان، باس لە ژن و پێکێنانی ژیانی هاوسەری و ژیانی خێزانی دەکات، دەفەرمێت ومن ئایاتیه، هەمومان بیستومانە، ومن ئایاتی، واتە لە نیشانەکانی گەورەی و عەزەمەتی پەروەردگار ئەن خەلەقە لەکم من ئەنفوسیکم ئەزواجە. هەر تاکێکی مرۆڤ لە عینی خۆی، لە نەوعی خۆی، هاوسەرێک و هاوتایەکی بۆ داناوە. بەڵام بۆچی؟ یعنی فەلسەفە و حکمەتی پێکێنانی خێزان چییە؟ کاتێکە سەیری ئەو ئاەتەی خوای پەروەردگارەکەین دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها، واتە بۆ هەر تاکێک بەبێ جیاوازی، چ بۆ ژنەکە چ بۆ پیاوەکە، بۆ ئەوەی ببێتە هۆکاری چی؟ هۆکاری ئارامگرتن، ئارامش، وەجەعەلە بەینەکم مەوەددە وەڕەحمە. واتە کاچینە ناو پرۆسەی هاوسەرگیری و پرۆسەی خێزانیەوە، ئەبێ لە بەینمانە چی دروست بێت؟ خۆشەویستی و ڕەحمەت، و ببینە مایەی خێر و بەرەکەت بۆ یەکتری. ئافرەتان ببنە مایەی خێر و بەرەکەت بۆ پیاوان لە خێزاندا، پیاوانیش بە هەمان شێوە. بەڵام خوای پەروەردگار تەئکید لە چیە کاتەوە؟ هەر لەو ئاەتە پیرۆزەدا کە لە سوورەتی ڕوم ئاەتی 21 دەفەرمێت ئینە فی ذەلک لآیات لقوم یتفکرون. واتە ئەو ئاەتە و نیشانانەی خوای پەروەردگار بۆ ئەو قەوم و گەل و میلەتەیە
کە خاوەنی بیرکردنەوەن. کەواتە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە بزانین دروستبوونی مرۆڤ، بوونی مرۆڤ بۆ و دروستکردنی خێزان بۆ ئینسانەکان ئەبێ ئێمە لێی تێڕامانین، بیری لێ بکەینەوە بەبێ حیکمەت و بەبێ عەزەمەت و بەبێ نیشانە نییە. کەواتە یەکێک لە دروشمەهرە سەرەکیەکانی پێکێنانی خێزان وەڕیزوان من الله ئەکبەر ذلك هو الفوز العظیم. واتە هەمومان لە ژیانە لەسەر جەم پرۆسەکانی حەیاتە بۆچی ئەژین؟ بۆ ئینسانی باوەڕدارەوەیە کە بگات بە ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەوەی ئەمڕۆ ئێمەی تووشی گرفت و ناڕەحەتی و نیگەرانی کردووە، چ لە ناو خێزانەکانە چ لە دەرەوەی خێزانەکانەوەیە شارەزاییەکی ئەوتۆ و پێویستمان نییە لە جەوهەری یاسا و دەستورە قورئانیەکان بۆ پێگەیاندنی تاک و بۆ پێگەیاندنی تاک لە ناو کۆمەڵگەیەوە لە ناو خێزانە. دایکی موسڵمان، ژنی موسڵمان ئەرکی چییە؟ کۆمەڵێ یاسا و دەستور و ئادابی ئیسلامیمان هەیە. یەکەم، پێش هەمووشت کە چوویتە ژیانی هاوسەرگیریەوە ئەبێ فێر بووبی فێریشی بکەی، پێش هەمووشت ئەمانەتدار بی. واتە ئەمانەتی ژیانی خۆت و هاوسەرەکەت بە هەموو شێوەیەک ئەبێ بپارێزی. نابێ حتا ئەگەر ناکۆکیشت هەبێ بیبەیتە دەرەوەی چوارچێوەی ئەو ژیانە خێزانیە، ئیسە گەورە بێ یا بچوو، خێزانەکە گەورە بێ خێزانەکە بچوو بێ. پاشان ڕاستگۆیی، واتە هەوڵ بدەی ڕاستگۆبی لەگەڵ خێزانەکە لەگەڵ هاوسەرەکەت بە مقابل، وانی هەردووکیان پێکەوە بێ هەوڵیەوە بدەن کە ڕاستگۆ بن لەگەڵ یەک، ئەمانەت پارێز بن، ڕاستگۆ بن. نابێ غەیبەت، نەمیمە، ئەمانە هەمووی چین؟ ئەمانە صفاتی ڕەزائیلن. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە کاتێکە ئەڵێی فیتنەت و ئەکبەر من القتل، جاری وا هەیە فیتنە لەوانەیە لە شتێکی بچووکەوە دەست پێ بکات، دوایە بێت ئەچێتە چی؟ ئەچێتە گەورەتر و گەورەترە بێ. کەواتە خۆت ئەبێ هەڵگری کۆمەڵی صفاتی زۆر بەرجەستە بێ و ئەمەش بگەێنی بە مناڵەکەت وەکو ئافرەتێک و هەوڵ بدا پیاوەکەش بە هەمان شێوە. ئەبێ ئەو حەق و حقوقەی کە خوای پەروەردگار دیاری کردووە، ئەو مافانەی کە دیاری کردو بۆ ژن کە پێویستە پیاوەکە بیپارێزێ و ئەو مافانەش بۆ پیاو کە پێویستە چی؟ ژنەکە بیپارێزێ. ئەبێ من لی شارەزا بم، ئەگەر لی شارەزانم چۆن جێبەجێ؟ ئەبێ ئێمە زۆر بەرچاوڕوون بین، ئەبێ دایکانی ئێمە ئەمڕۆ ڕیسالەتێکی زۆر زۆر گەورەیان لە ئەستۆیە، ئەویژەوەیە کە چییە؟ کە بەڕاستی ئەبێ زۆر وریابن، یەکەم خۆیان بپارێزن، پاشانیش مناڵەکانیان بپارێزن لەو هێرشە ناڕەوایەی کە لەلایەن دەستگای ئیعلامی و دەستگا ئامانجدارەکانەوە ئەکرێتە سەر چی؟ ئەکرێتە سەر کۆمەڵگەی کوردی و بەها جوان و ڕاستەقینەکانی ئیسلام، بەها و جوان و ڕاستەقینەکانی کۆمەڵگەی کوردی چیەکەن؟ ئەشێوێنن. ئەلێرەیە ئەرکی دایکی موسڵمان، ئەرکی ژنی موسڵمان دەرئەکەوێت چۆن خێزانەکەی بپارێزێت لەو هێرشە ناڕەوایی تەکنۆلۆژیا کە لەوانەیە بەرۆکی زۆربەی خێزانەکانی گرتبێ. ئەمڕۆ بەختەوەری خێزان، بنەمای خێزان، بنەمای پێکەوەنانی خێزان سەیرەکەی لە مەترسیایە. بۆچی؟ یەکەم ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاکەکانی کۆمەڵگە، گرنگی نەدانی دایکان بەوەی کە ئەوەی کە ئەمڕۆ لە بەردەممانایە هێرشێکی زۆر ترسناکە
لە ئەفلام کارتۆنەکانەوە بیگرێت تا ئەفلامە مودەبلەجەکان تا ئەو بەرنامانەی کە بەبێ سانسۆر لە تەلەڤیزیۆنەکانە دائەندرێ و دائەبەزێ و ئەو ملیارەها دۆلارەی کە لەم ڕۆژانە بیستان ئەڵێ حکوومەت عەقڵی بەتاڵە خەریکی فستیڤاڵە. فستیڤاڵێک کراوە ملیارەها دۆلاری تێچووە، بەڵام بۆچی؟ بۆ بەلاڕێدانی گەنجانی ئێمە و گەنجانی کورد. ئەبێ ئێمە زۆر وریابین، زۆر هوشیار بین، نەهێڵین منداڵەکانمان گەنجەکانمان بکەونە ژێر کاریگەری ئەو شێوە غەزوی شارستانی پێڵین. غەزوی چی؟ غەزوی شارستانیە. کەواتە ئەرکمانەوەیە خۆمان بپارێزین، واتە خۆمان بپارێزین لەو هێرشەی کە لەسەر ژنانی موسڵمانە بەڕاستی تەقلید، چاولێگەری کە ئێستا هەیە، پاشان چاولێگەریە کەچی کە تۆ زۆر شارەزایەکت لێ نییە، بەبێ ئەوەی ئینتیباه بکەی لە بەردەم تەلەڤیزیۆنەکەی دادەنیشی موبایلی ئەخیر مۆدیل بۆ مناڵەکەتە کڕیت کە هێشتا نازانێ لە چ تەمەنێکە تێو نەگەیاندووە پێو نەگەیاندووە، خەتی فری ئەنتەرنێتی بۆ هێنیتە ماڵەوە، کە ئەمە هەمووی بۆتە چی؟ بۆتە هۆی تێکدانی خێزانەکان. ئێمە ئەمانەوێت خێزانی خۆمان بپارێزین، خێزانی موسڵمان پارێزراو بێت. ئەو خێزانەی کە ئافرەتێکی موسڵمانی خاوەن پەیامی تایە، هەوڵی ئەوە بدا کە خێزانەکەی خۆی بپارێزێ، چونکە ئەگەر تاکتاکی ئێوە لە هەوڵی پاراستنی خێزانەکانتانە بن، لە هەوڵی بەختەوەرکردنی خێزانەکانتانە بن، بە دڵنیایی ئەو خطە و پلان و استراتیژیانەی کە دائەندرێت بۆ بەلاڕێدانی گەنجانی ئێمە و تێکدانی شیرازەی خێزانەکانی ئێمە هەمووی هەڵەوەشێتەوە. بەڵام ئەگەر ئێمە هۆشیار نەبین، ئاگا نەبین و ئاگامان لە دەوروبەرمان نەبێت و ئاگامان لە یاسا و دەستورە جوان و ئوسوولیەکانی ئیسلام و قورئان نەبێت، بەڕاستی لەوانەیە تووشی کارەسات بین لە داهاتوێکی نزیکە ئەوەی چی کە هەمانە لە دەستێت.